دوای ساڵێک لە خۆدزینەوە و چەواشەکاری لە تۆمارێکی دەنگی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی لیبیا لە توبڕوک، عیسا عورەیبی ئەوەی ئاشکرا کرد کە خانمە پەرلەمانتار دکتۆر سیهام سرگێوە لەلایەن گروپێکی چەکداری ناسرا و لە لای دەستگا ئەمنیەکانی بەنغازی لە خۆرهەڵاتی لیبیا ڕفێنراوە و شوێن بزر کراوە. عورەیبی لەو تۆمارە دەنگیەدا کە کەناڵی فێبرایەری ناوخۆیی بڵاوی کردەوە دەڵێت ئەوانەی سرگێوەیان ڕفاند و کوشتیان گروپێکی لایەنگری ڕژێمی پێشوون و خاوەنی پێشینەی کەتن و تاوانن کە زاڵن بەسەر شاری بەنغازیدا. لەو تۆمارەدا ناوبرا وەزیری ناوخۆی حکومەتی توبڕوک ئیبراهیم ئەبوشناف بە درۆزن ناو دەبات دوای ئەوەی ڕایگەیاندبوو سرگێوە لەلایەن گروپێکی تێرۆریستیەوە ڕفێنراوە، چونکە ئەبوشناف زۆر باش ئەو گروپە دەناسێت کە هێرشیان کردە سەر ماڵی ئەو پەرلەمانتارە و ئەو تاوانیان ئەنجامدا. ناوبراو لەو تۆمارەدا داوا دەکات بە دانانی سیناریۆیەک و دەڵێت داوام لە عەلی قەترانی کرد کە قسە لەگەڵ عەون فورجانی بکات کە تۆمەتی ڕفاندنی سرگێوە بدەنە پاڵ گروپێکی لە یاسا دەرچووی بەنغازی و بڵێن ئاسایش بە دوایاندا دەگەڕێت. دوای 24 ساعتیش ڕای بگێنن کە تاوانباران دەستگیر کراون، باوەک و کەسیش دەستگیر نەکرابێت. عورەیبی دەڵێت ئێمە بە هەمووان دەڵێن کە شاری بەنغازی شاری هێمنی و ئاسایش و سەقامگیریە، بەڵام میلیشیاکان و لایەنگرانی ڕژێمی پێشوو ئەوانەی دەستیان هەیە لە کوشتنی سرگێوەدا دەیبەن بەڕێوە. ناوبراو لەو تۆمارەدا ئاماژە بەوە دەدات کەناڵێکی لایەنگری حەفتەر دژ بە کەسایەتی سرگێوەدا بە ئاشکرا دەستی هەبووە بە هاوکاری ئەوەی کە ناوبراو دژی جەنگی سەر تەرابلوس بووە و داوای گەڕانەوەی کردووە بۆ چارەسەری ئاشتی و ڕاگرتنی خوێن ڕژاندن. دوای تەنیا لە چەند ساعتێ لە دیمانەکەی لەگەڵ کەناڵەکەی حەفتەر ڕۆژی حەڤەی تەموزی 2019 گروپێکی چەکدار هێرشیان کردە سەر ماڵی سیهام سرگێوە و دوای هێرشکردنە سەر هاوسەر و کوڕەکەی ناوراویان بۆ شوێنێکی نادیار برد. بەڵام ساتێک بەر لە ڕفاندنی سرگێوە لە دواتویدا ئاماژەی بەشوناسی تیرۆریستەکان کردووە کە بریتین لە کەتیبەی 106 پۆلیسی سەربازی کە زۆر نزیکن لە خەلیفە حەفتەر و لایەنگری ڕژێمی پێشوون. ئەندامی ئەنجومەنی باڵای دەوڵەت ئامینە موتەیر ڕایگەیاند وتەکانی عورەیبی هیچ گومانێک ناهێڵێتەوە کە ئەوە حەفتەر خۆی فەرمانی بەو تاوانە داوە، چونکە ئەوەی ئەو شاهیدیەی داوە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی لایەنگری حەفتەرە، واتە عورەیبی کە هەر ئەویش دەڵێت کە حەفتەر ڕێز لە نوێنەرانی گەل ناگرێت و هەڕەشان لێ دەکات ئەگەر فەرمانەکانی جێبەجێ نەکەن. ئەو تاوانی دژی سرگێوە بە تاوانی کوشتنی ڕۆژنامەنووس جەمال خاشەقچی چواند با جیاوازی تاوانباران. گەرچی لایەنگرانی پرۆژەکەی حەفتەر واتە ئیمارات و میسر و سعودیە و فەڕەنسا و رووسیا هەوڵێکی زۆریاندا بۆ جوانکردنی ڕووی دزێوی ژەنەڕاڵێکی درەندە، گوایە دەیەوێت سوپایەکی نیشتمانی بکاتە بناغی دەسەڵاتی نوێ لە لیبیا، بەڵام مەبەستیان گێڕانەوەی ڕژێمی پێشوو بوو بە گۆڕینی قەزافی بە حەفتەر و لە ناوبردننی شۆڕژگێڕانی حەڤەی شوباتی ئەو وڵاتە لە ژێر ناونیشانی جەنگی دژە تیرۆردا کە ئەوە حەفتەر بوو تیرۆریستانی داعشی لە شاری دەرنەوە گوێزایەوە بۆ سێرت و هێزەکانی تەبایی نیشتیمانی با پێشکەشکردنی 750 قوربانی و بە یارمەتی هێزی ئاسمانی ئەفریکۆم ئەو شارەیان لە تیرۆر پاکردەوە. بڕبڕەی سوپا نیشتمانەکەی حەفتەر پێک هاتووە لە میلیشیاکانی ڤاگنەری ڕووسی و جەنجەویدی سوودانی و میلیشای چادی و سەلەفێتی مەدخەلی و نمونە دزێوەکانی وەکو مەحموود وەرفەلی کە داواکراوی دادگای نێودەوڵەتی تاوانەکان و محەممەد کانی خاوەنی گۆڕە بە کۆمەڵەکانی شاری تەرهونە کە هێشتا سەرەتای کنە و پشکنینی دەستگا نێودەوڵەتیەکانە بۆ زیاتر ئاشکراکردنی ڕەشە کوژیەکان لە دژی خەڵکی سڤیل. ئەوە سەرڕای بۆمبارانی گەڕەکەکانی شاری تەرابلوس و ئۆردوگای پەنابەران و خوێندنگە و پەیمانگاکان و فڕۆکەخانەکان و کوشتنی هەزاران کەس و ئاوارەکردنی سەدان هەزار کەس کە لە دوای شکستی پرۆژە کودەتاییەکان ئێستا پشتیوانانی حەفتەر دەیانەوێت لە شکستی حەتمی شۆڕژگەڕان ڕزگاری بکەن.